ئاوی سەرچاوی زەڵمە ئەو دوو وڵاتیە خەڵکی ناوچەکەن و منداڵێکی 5 ساڵانی گەشتیار لە خنکان ڕزگار دەکەن. خاتوو بەهار کەریم بەرپرسی ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە مەڵبەندی هەڵەبجە ڕێز لێنانی بەخشیە ئەو دوو وڵاتیە و ستایشی کاری مرۆڤانی کردن. سەرەتا سپاس بۆ خۆی گەورە کە کەسانێکی ئاوا وەکو ئەم دووبرایی پێبەخشیون دڵسۆزانە و ماندوو لە ناسانە و خۆنەویستانە هەوڵیان داوە تەسقییان داوە بە ژیانی خۆیان بۆ ڕزگارکردنی ئەو مناڵانە. من لێرەوە زۆر دەستخۆشییان لێ یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. پێم خۆش بۆکو خۆم سەردانێکیان بکەم و گەمە خزمەتیان ڕێزلێنانێکیان پێشکەشکەم دیارێکی بچووک لە خزمەتیانە پێشکەشکەم. هیوادارم خۆی گەورە لە ساخ و عاقبەت خێریان کات. ئەو وڵاتیانە سوپاسی بەرپرسی ئەنجومەنی خوشکانی مەڵبەند دەکەن. ئەرکیان کێشا ڕێزلێنانیان پێ بەخشرێت و ئەوانیش جەخت دەکەنەوە بەردەوام دەبن لە سەرکاری چاکە. تان کێشاوە ئەمە بەڕێی من ئەمە تەرشیعکردنێکی باشە بۆ هەموو ئینسانێک ئەگە ئینسان ینی وەکو خۆی بیرکاتەوە وەکو ئینسانت بیرکاتەوە. من پێم باشە ئەگە هەر کەسێکیش لەسەر جادە بەردێکیش لابەرێ دەستخۆشی لێ بکرێمە تەرشیعی بکەی بۆ ئەوەی چاکە بکات نێتی باشە بێ. قاوەقیش و بەس دەنگە دەنگ دروست بوو من ویژدانم قبوڵی نەکرد کابرا گەشتیار بوو لێرە میوان بوو. من خۆمم بۆ هەڵا لە دەستی من دەرچوو کاکۆسا لە خوارەوە گرتیەوە لەخوا بەزیابێت لەبەر خاتری خوا لەخوا بەزیابێت ماوە و زیندووە. کارێکی گەورە بوو ئەو دوو بەڕێزە ئەنجامیاندا. یەکەم لەبەر خاتی خوای پەروەردگار، دووەم لەبەر ئەخلاقی مرۆڤایەتی. کارێکی زۆر گەورە و باشیان کرد، نمونەیەکی جوانیان پیشاندا لە سنوورەکەمان. ئومێد دەکەن ئەم نمونە بەردەوام بێ بە شوێنیشان نمونەی باشتر هەبێت. دوعای خێران بۆکەن سوپاسیان دەکەین. ئاوی سەرچاوی زەڵم ئاوێکی خوڕە و ساڵانە چەندین کەس لە منداڵ و گەورە دەکەونە ناویەوە. زۆرینەیان لەلایەن خەڵکو و کەسبکاران یاوی ناوارەکەوە ڕزگار دەکرێن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری زەڵم لە هەورامان.